بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزان وخوشويسان، لا نوهمين حلقي برنامج سلوك لما مباركة دا لخزمتنا يا ربي خوي تعالى تعتو عبادتي همولا قبول بك وتوفيقي مجاهدو تسكي نفس بهموما عطابكات آمين. لا حلقي هشتمو لبلكاني بيشوي أم برنامج سلوك دا وأم بيواني ريقي رزايتي ذاتي حق تعالى ودوزي نوي خو تسكيه وخاوين كرتنوي درونو نفسي خومن بحثكي يكجار قولو قورمان وروجاند بحثكي درش خاين كهركسك دستي بيبكا بمخوشية نامريته وثمان أركاني أصلي ويكيك لا هەستە مەرکەزیەکان وەکو فارس ئەڵێ یەکێک لە خاڵە سەرەکیەکان لەم بازاڕەدا ئەمەیە کە ئێمە بگەین بە ناسینی خۆمان و خاوێنکردنەوەی خۆمان و حاڵیبوون لە خۆمان و خاڵیکردنەوەی دەروونمان لە پیسیەکان و مزەیەنکردن و ڕازاندنەوەی بە سیفاتە باشەکان. وتمان ئێمە ئەگەر بێت و خەریکی محاسبەی نەفس نەبین، ئەگەر بێت و نەجوڵینەوە لەگەڵ ئەوەیدا کە چۆن ئەم سیفەتە پیسانە دانەدانە بسڕینەوە و یەک لە دوای یەک و هەنگاو بە دوای هەنگاودا لەگەڵ نەفسمانانەین پەروەردەی نەکەین ئەمێنینەوە. ئەکرێ 80 ساڵ بیت بەڵام ئەو مناڵی دەروونە هەر منداڵێک بێت و بیانوت پێ بکرێ و نەتوانی ئازاد بێ بەدەستیەوە. بۆیە زۆر گرنگە کە تۆ هەتا زووتر دەستکەی بەم فەرمانە درەنگە و هەتا بیت و ئەو نەفسە وێڵکەی تەمەڵتر ئەبێت وەکو مناڵێک ئەها بە منداڵی فێر بکریە باشتر فێر ئەکریە هەتا گەورەتر و گەورەتر و گەورەتر ئەبێ سەختتر تربیەت و پەروەردە وەرئەگرێ. کەواتە مسلمانە ئەبێ بەجددی بیری ئەمە بکەینەوە کە ئێمە نەفسێک لە دەروونمانە هەیە. خب ئەو نەفسە پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي أعدى عدوك نفسك التي بين جنبيك. بيسترين دجمنيتو أو نفسية كليرية وأو نفس أمارة بالسوء أو نفس كبر وخرافة من أبا أقربي وتسكيينكي لدينش بهرنا بي أخرى مقرنج يعني إمكاني هي كابرات دين داري بكات خريكي دين داري ببيت خريكي عبادة ببيت خريكي زانستي فقه ببيت بلان محاسبي نفسي نكردو هيج وقتا نقراوه بشويني أودا كمن أم أعمالانا أيان كم واقعا رضايتي خوايان هاتيا واقعا خريك برولاي إخوة أرو چونك محاسبي نكردوه واي زاني وبرولاي إخوة سلوك أكا برولاي نفسي سلوكي كردوه بيتان واي مروفيكي مسلمان كناتواني نوجهكي بفوتيني قد ناتواني نوجه بفوتيني ناتواني حتى سيري جنيك بكات هيا زور هي اشتوا بلام زور رحت جوين أدات زور رحت لعنة أكاد زور رحت ترف بمشرك وبكافر وبملعون در أكاد أتواني بأدبي بظانيان بكات أتواني قصب شافعي بلد حتى هي أتواني بالصحابة قصب بلد بتنوايا أما لمحاسبي نفس خبري هي أم كسر بوشي مثالي أود يرموا أكريتو خريكي قرآن بيت خريكي كتاب وسنة بيت خريكي عبادة بيت بلام هيج بهريك لحقيقتي عملي صالح نبرتبت خريكي عمليكي كصورتكي عملي صالحة بلام دراسيدا أم عمله فقط إفسادك فقط نابودك فقط كوملقا أشي ويني فقط گەنجەکان ڕوودار باردێنێ فقط گەنجەکان خوێن ڕێژ باردێرێ فقط ئینسانەکان تنوتێژ دروستەکان ئەمە عملی ساڵح نییە. ئەمە یەکێک لە هۆیە سەرەکی ئەسڵیەکانی محاسبەی نەفسە کە من بیر بکەم و من بۆ لای خوا ئاڕۆم من بۆ ڕزایەتی خوا ئەکۆشم. پێغەمبەر صلی الله عليه وسلم جوێندەر نەبوو لەعان نەبوو فەحاش نەبوو وەکو لە حەدیثی صحیحە ثابتە و هیچ وەختێ إجازي نأدا حضرتي عائشة بيهودية كان قصبلت لحالة كان نقصبلت جوابي قصيان بداتو يهود هاتنا مالوة وتين ببيغمبر صلى الله عليه وسلم السلام عليك السلام عليك سام يعني مرق لسر توبي بكي بنازاري عالم
بدرداني وجود حضرة محمد المصطفى صلى الله عليه وسلم. حضرة عائشة غيرت قرتي وأشي غيرت بيقري قورترين بياوي هستي ميرديتي أي أو غيرت نقريبو بياوي كي غيرت بقري فرمي وعليكم الصام واللعنة مرقي شو لعنش لسر إيوة فرمي مه يا عائشة صلى الله عليه وسلم واز بين عائشة ليس المؤمن بالفحاش ولا اللعاني مسلمان جويندرو لعنة كرني اگر انسان به محاسبه نفسي خوي بك من برو لا اخوا اروم ام جويندانتش بلام وما چی بکەیت بگەڕینەوە بۆ ناو خۆمان وتمان لە جلسەی پێشوا بەحسمان کرد صفەتە خراپەکان بینین بەحس بکەین بینین بزانین چیمان هاتیە کە لە ڕۆژی قیامەت ئەگەری هەیە گیرمان پێ بدەن زۆرمان بۆ بێنن و پێمان بڵێن ئەمەتە لەبەر خوا نەکرد و ئەمە پەنی پێدای و ئەمە نابودی کردی و ئەمە بەرەو جەحەنەم کێشای بێنین لەگەڵ ئەوانەدا تاوتوێ بکەین لەگەڵ خۆمانە قسە بکەین نوکتەیەکتان عەرز بکەم مرۆڤ ئەگەر بێت و لەگەڵ خۆیە لە خڵوەتێکا قسە بکە کەسێک ها لە دەروونە هەیە و کەسە کاتێک کە من خەریکم قسەکەم کاتێک بێت نەگەم لە شوێنەکە دانیشم چییە بێت وتمان لە بەحسی خەواترە تۆزیحماندا فکرەکان و بیرۆکەکان بەردەوام تێن و ئەچن وەکو بڵین نەفەرێک بەردەوام خەریکە قسەمان بووەکە ئێژی مەکینەیەکە ناوەستی سیستەمێکە هیچ وەختە تەوەقف ناکات منێک ها لە دەروونە ئەتوانی لەگەڵ یا قسە بکەی با پێت بڵێ منێک نی هەزاران دانە من ئالەم دەروونەدا هەیە بڕێکیان باشن بڕێکیان خراپن بڕێک ئستعدادی باشیان هەیە بڕێک ئستعدادی خراپیان هەیە ئەو منەکە ئیسا ئەبین لە مەستەویان مفەسڵ دۆزیحمان داوە استعدادێکە بالقوە بووەتە ئامشتە بالفعلەکە ئەلعان هەیە کاتێک دانیشی قسەکەی لەگەڵیا وەڵامت ناداتەوە بۆچی چونکە بە یەکۆ نامۆن ئاشنانین وردە بۆیە بەحسی ئەفکار و خەواڵتێرم کرد ئەوە دەستپێکێکی باشە کە تۆ کۆنتڕۆڵیا هەب بیرێک هات لێپرسینەوەت کرد ئەمجار وردە تێگەی غەڵەبی هەیە کیبری هەیە حەسەدی هەیە ڕیای هەیە چی هەیە ئەم وەسفانە کاتێک تەواشا ئەکەی زۆر عجایب زۆرن ئەم مصیبەتان بۆیە وتم بگەڕینەوە بۆ ناو خۆواز لە خەڵکی بێنین باوەڕ بکەن تەنیا کەسێک ئەتوانێ خەریکی خەڵک بێ کەوازی لە خۆی هێنابێت بۆ چونکە هەر کەسێک مەشغوڵی خۆی بوو و خەریکی ئیسلاحی خۆی بوو ئەوەندە کاری زۆرە هیچ وەختە نایپرژێت تەواشەی ئەموو ئەو بکات تەسەوور بکەن خانمێک خاتونێک لە ماڵا میوانی هەیە قرارە ئێوارە 20 نەفەر بێنە ماڵەکەی میوانی بۆ میوانی پێتان وایە ئەو ژنی ماڵە کە 20 دانە میوانی هەیە ئێوارە ئەی پرژێ لەسەر کۆڵانە دانیشت لەگەڵ ژنانە بەحسی ئەموو ئەو بکات ئەتوانێ ناتوانێ بۆ کاری هەیە ئیشی هەیە وتمان شغل سالک واتە سلوک ئەکات ئەڕوات کاتێک سرت کردە ناو نەفسی خۆت و خەریکی دۆزینەوە زیفەتە خراپەکان بۆی ئەرێ من کێم بەڕاست من کێم ئەم خەڵکی ئەڵێن وایە من کێم منی واقعی کێم ئەو منەی کە ئەتوانی ئەم کارانە بکات ئەو سیفەتانەی هاتیە وردە بازە بێت ئەو منەت بۆ دەرئەکەوێ ئەو فیگۆرە ئەو ئێگۆوەکو ئەڵێن لە ڕەوانناسیە وە کاتێک لەگەڵ یا ڕوبەڕوو ئەبیتەوە هەر لا ئەدەی هەیە بۆی ئەم نەفسە گەورەیە ئەم نەفسە شتێکی پیس نییە پیسی هاتیە کاتێک پیسیەکان لا ئەبەی ئەبێتە مرۆڤێکی گەورە سەرکەوتوو ئەتوانێ عاڵەمێک ڕزگار بکات بۆیە نوکتەیەک بڵین لێرەدا کاتێک من خەریکم باسی ناسینی خۆ و ئیسلاحی خۆ ئەەکەم بالفعل خەریکم باسی ناسینی کۆمەڵگا و ئیسلاحی کۆمەڵگا ئەەکەم زانی کێشەمان چییە ئەمڕۆ ئێمە گەنجێک دێنین باری یێنین ئەڵین ڕۆحیەی جیهاد لەناو گەنجی مسلمانە نەماوە فری الله ئەکبەری ئەەکەین ڕیشێکی پێ ئەڵینەوە بەحسی جیهادی بۆ ئەەکەین و ڕۆحیەی پڕ ئەەکەین لە جیهادا و زۆر گەنجمان هەیە حەزەکا بەوەی قودس ئازاد بکە خۆ زۆر باشە ئەوە لە بیرە حەزەکا یەهود بڕوخێنێ حەزەکا دژمنانی ئەم دینە بفەوتێنێ زۆر باشە بەڵام ئەتوانێ پێتان وایە کەسێک ناتوانێت لەگەڵ خۆیان ڕوبەڕوو بێتەوە ئەتوانێت لەگەڵ بچکۆلەترین دژمنان ڕوبەڕوو بێتەوە ناتوانێت ئەم ڕێگا هەڵەیە کە من بێنم پڕیکەم لە حەماسە لە ئێحساسات بەڵکو لە جلسەی پێشوا عەرزم کرد لە وتارەکانە هەیە مفەسەڵ بەحسمان کردووە غەزالی بوو قودسی فەتح کرد
كي أو كاتشو خوي إصلاح كرت كدواتر مفصل توضيح من داوي ثنايا يلما نصلك هات إصلاح بو صلاح الدين نور الدينك لو نصل دا سر كوتن مخوين نوي إحياء نفسيان إصلاح كرت بيجيشتن و لقل أم نفس دا شر ينكر جهاد ينكر أو كاتتوانيان أو جهاد كان ما بادا وابر بكينو ببي جهادي نفس أتوانين جهادي كافر بكين ناتوانين هيج وقتك زور باشا وتم ورمان برز بيت حزب كان برزقار كردني قدس وشي بلان بخوا ما بقص نابت بآوات خواست نابت من ناتوانم لقل خم دا شر بكم والله هركسه بدس نفسيو شكستي خوار دبيت همو دجمنك اتواني شكستي بيبيني ولي او كسه بتواني لقل نفسيا بربركاني بكاد اولين شت اوي لمرق ناترسي نك بجوركي حماسي بجوركي اقلاني وبلكو بجوركي عشقاوي وبلكو خويندان بو معشوق وقيشتن بمحبوبي حقيقي بقورترين هديو خلاط زاني كواتا بقرينو ناو خومان كاتك او موت سرت كردنا خو حتشي روجا لقل ايشي كارو بروي تواشاكي لم حركه دا هلط كردوه لو قوله دا هلط كردوه ام صفه خرافت هي لبيا لقل فلانه كسا بهلا اجوليتو ليرا محاسبه خد اكي ام صفتش هي اشي لابتشي امش لسر صفتك تدان راو اشي اويش لابتشي اويش بتبعش صفتك تر اويش لابتشي هيك نابي من مش امت توصيفه كم بكي باوكسي اشي تبالي روبار ام شمي سيروان هي له راماني اما واشي من جاروبار اروين كاتي اروي تبالي روباري سيروان دنجي هيك كوي نابيسي نايلي دنجي او نايلي دنجي درو ببيسي دنگ هي اكري هزاران كس لملالو البلان دنجي كس نابيسي او وصفي كسيك سري كردوتنا او نتسوى خريكي اصلاحي خويا اصلا ناي برجيب زاني خلق تشيه وتشونه كي باشا كي خرابه بمن حج ربطي كي باشا كي خرابه بلكو من خرابه وتمان نفس همان شيطان كل الدروني امدا يا ابوي لنوجه كاتك الله اعوذ بالله من الشيطان الرجيم برا وقت يعني يا ربي بناء بنبتو بدس شري نفسي خومو كواته اشيب قرينو صرت شيروكي شيطان هم بابيته درسك عملي شون لقل امراضكاني ضلا روبرو بينوا شون اصلاح يعني بكين وشون حل يعني بكين شيطان جني بو كان من الجني للجني بو بلام لنا ملائكه دابو اذا الجن ده صلاه هاي كان هي كاتوانا لقل عالمي معناه دا ارتباطاتك غير ارتباطات انسان برقرار بكن يسجي جاي لشيكر نوعي وبابتنيه شو ناو ملائكه هزاران صال عبادتي كرتب او نبلي برز بو هو مدرسي ملائكه درسي ملائكه يدا ما ويك بي او ترى طاووس الملائكه طاووس لانه بلا وركانا طاووس زور دياره لانه ملائكه دا او طاووس ديار شيبو شيطاني بكخست شيبو بني بيدا مشتك من هي في الله المثلثي شيطان سيغوشي شيطان سيغوشي سيدانا مرضا سيدانا نخوشينا بنرتي أساسي كاولبوني إنسانا كأماني شبس راون بشتيكو أشي لم حلقوا حلقي دواترا رون كردنوك لصر أمانة بكين كبوتمان بيت مثالك تطبيقي بو أوي شون لقل باقي نخوشينا كان إما روبروبينا وشون أم نخوشينا علاج بكين كتك نفرك زخمك شتك كشيكي هي خنارون بيكوشن بلكو أرون علاجي أكن يعني أوشتا بيسا لا أبن تاشتاكي باش قوشتاكي باش لجيقايا صوز بيتو برويتو وبيتو ومرو بيكي آساي شون علاج يعني بكن وتمان نفس وكو من داوك كيشي هي أبي كيشكاني دانا لشيوازي خويا ولا روتكي صحيحة إصلاح بكي أم سيقوشي شيطانية يا مثلثي شيطانية الكبر والرياء والحسد كبر رياء حسد أم سيكي شيت يا أبو شيطان كيس شهر بردوام تيايتي لخيو للذرية يا أمس دانك شهية كواتا أمس دانك شهية شيطانين بهر النازة لنا وما ناببن بو النازة شيطان توانيتي لنا وما نفوس بيا بكات الموت ما نشيب كين عبادة بكين بو أمشتانا باك بيتوا منفذة كان ببسين وانيا بلام أمشتانا وأمثالي أمشتانا هي شيطان متكبر بو كبري بو خوي قورة أبيني وخوي باشتر لملائكة أبيني خوي للتوابي بونا وركان باشتر أبيني شيطان كشيء ونمو عبادتي ناكر فقط شيطان عبادتي الزور يكر بوي عرزم كردي
ئەکرێ عیبادەتکردن ببێتە هۆی هلاکبوونی مرۆڤ، ئەکرێ علمی شریعەت بێتە هۆی هلاکبوونی مرۆڤ ئەگەر بێت و لەگەڵ نەفسا و لەگەڵ تەسکیەی نەفسا تێکەڵ نەبێ. بۆ یە گرنگە ئێمە بەحسی سلوک بکەین، بۆ هەموو چینێکی کۆمەڵگا گرنگە، بۆ ئەو گەنجەی کە لارەڕێیە لە ڕێگەلای داوە، بۆ ئەو گەنجەی ئامۆژەی مزگەوتەکە بەڵام بە چاوێکی پیس و تەواشای کۆمەڵگاکە، بۆ ئەو کەسەی دیندارە بەڵام وای زانیوە دینداریەکەی ئەوی کردووەتە نورێکی ڕوت و باقی خەڵکی شەیتانێکی ڕوتن، بۆ تەواوی ئەو کەسانەی کە دانیشتوون کە نازانن چی بکەن لە خۆیان ئەبێ بێن خۆیان بدۆزنەوە و ڕێگەیشی ئەمەیە، ڕێگەی سلوک و دۆزینەوە هەر ئەم شتەیە. شەیتان پس کیبری بوو، کاتێک کە تۆ کیبرت بوو ناکری ئینسان کیبری بێت و ڕیای نەبێت. کیبر یعنی چی؟ کیبر لە ئەسڵا لە نەخۆشینێکی ترۆ دروستە بێت، یعنی خودی کیبر نەخۆشینێکی ورد ها لە ژێریا پێ ئەڵێن عجب. عجب لە عەرەبیە یعنی باوەڕکردن بەخۆت، نەک باوەڕکردن بەخۆت بمعنای سیقە، پیاو ئەبێ سیقەی بەخۆی هەبێت، مرۆڤ ئەبێ سیقەی بەخۆی هەبێت، بمعنای بایبوون بەخۆ، غەڕەبوون بەخۆ. عجب یعنی ئەوە تەواوی سەرکەوتنەکانت نسبەت بدەتە لای خۆت نەک لای خوا. من پیاو، من زرنگ بووم، من کارم کرد، من تێکۆشام، من لەناو ڕەفیقەکانمان تێکۆشام سەرکەوتم، ئەوە پێ ئەڵێن عجب. عجب یعنی بایبوون بەخۆ، بە عیبادات، بە عیلم، بە سەرکەوتن، بە زانیاری، بە ژیری، بە هەر شتێک. عجب کاتێک ئینسان بایی بوو بەخۆ، غەڕەبوو بەخۆ، لە ناویە کیبر دروستە بێت. کیبر یعنی خۆی گەورە ئەگرێت کە کیبر صفەتی خوایە، صفەتی بەندەنی، ئێمە بەندەین. تەواضع بەندەی، صفەتی ئێمەیە، صفەتی بەندەیە. کیبر کە دروست بوو ئەوەڵجار لە دڵا دروستە بێت، یعنی هەستەکا بەوەی کە ئەم باشترە تا ئەو. ئەسجد لمن خەلقت طینە، یا ڕەبی تۆ ئەڵێ بە منی عەزازیل، منی تاووسی مەلائیکە، منی مدرسی مەلائیکە سجدە ببەم بۆ بەشەرێک کە لە گەڵ دروست کردووە. خەلقتەنی من نار وخەلقتەه من طین، من لە ئاگرم ئەو لە گەڵە. ئەنا خەیر منه، کیبر دەست پێ ئەکا ئەنا من کردن کە بزانین تەواشا بکەین دوای ڕۆنە سەری. چەندێک لە شەو ڕۆژە من ئەکەینا، من شەیطان وتی، یەک جاریش وتی و ئەو پەنەی پیادا، ئەو من کردنە ئەو بەشە نفسانیەیە، ئەو بەشەی شەیطانەیە لە وجودمانە ئێژێ من. ئەنا مرۆڤێک کە بەندەی ڕاستەقینەی خوا بێت و ئەو بەشێ لە نفس کە تەسکیە پێیا کردووە هیچ وەختە من ناکا، بەڵکو هو ئەکا یا هو، هەموو شتێک بە نسبەتی ذاتی حەق تەعالاوە ئەزانێ، هەر تۆفیقێک و خەیرەکە هەیە. ئەبێتە هۆی ئەوە خۆی باشتر بزانێ لە غەیری خۆی. و من ئەبینم من مامۆسایەکم، من زاناترم، من چوزانم نوێش خوێنترم، من فرەتر عیبادەت ئەەکەم، من موەفەقترم، ئەو علامەتی ئەوەڵی کیبرە. دوای ئەوە ئەبێتە تەسەڕوفات، ئەبێتە ئیش، ئەبێتە سلوک لە ژیانە. ئەزانی چۆن؟ ئەڕواتە پاڵ جەماعەتێکە سڵاویان ناکە، چونکە ئەوان وەزیفەیانە سڵاوی من بکەن. ئەڕواتە لای جەماعەتێکە و ئەگەر هەڵ نەسنەوە لەبەری پێی سەختە. لە زۆرمانە ئەمە هەیە، ماتڵە ئەوان سڵاوی بکەن. ئەم جار ئەبێتە شتێکی گەورەتر لەو ئەمرەکە بە ئەم و بە ئەو. ئەمە کیبرە، ئەمە تەکەببوڕە، خۆ زلگرتنە. خب کاتێک خۆت زلگرت وەکو شەیطان کە ئیبای کرد لە سجدە عەکس العەمەڵی نیشاندا، یعنی ئەبێتە سلوکە، بێتە عەمەڵێک لە ناو وجودتا. ئەو کابرا قسەیەکت پێ ئەڵێ من چۆن بەگوێەوە ئەکەم، من چۆن شتی وا ئەکەم، من چۆن ئەڕۆم مەسڵەن ئەو کارە کەی لە شەئنی مندا هەیە، ئەوە کەی ئەخوا بەجاه و مەقامی من. جا لێرەدا هۆشتان بێ، هۆشمان بێ، بتایبەت ئێمەی پیاوانێک کە منسوبین بە دین، زۆرتر هاین لە ناو مزگەوت و جمع و جەماعەت و علوم و ئەو جۆرە شتاندا، کیبرێکی دینیمان هەیە. ئام کیبرانەها کیبر ڕیا حەسەد ئەڕۆن لەسەری. بڕێکی واضحە، ئەوەی من خۆم زلەگرم بەسەر تۆ بۆ خۆشم بە پیاوتر ئەزانم، ئەوە واضحەیتر. بەڵام بڕێ وەختنا نەفس ژیرە، زۆر ژیرە، ئەیشارێتەوە لە ناو باڵتندا، ئەیشارێتەوە بە جۆرێک ئەیشارێتەوە کە خۆت نازانی بەخۆت. مەسەڵەن من لە ناو جمعە داخلیکەم قسەکەم، نەفەرێکە ڵەسێتەوە ئەڵێ وانیە مامۆسا، منیش فەوری دەمکوتی ئەەکەم، ئەڵێم وس بە، بێدەنگ بە،
حقی قسەکردنت نییە. دوای وتارەکە دی بزانم چی ئەڵیت. دوای نەفەرێک بە من ئەڵێ دەی مامۆستا بۆ تۆڕە بووی لێ. ئەڵێم نانە هۆشت بێ. وڵای من لەبەر خۆم تۆڕ نەبوو. نابێ هەیبەتی من بەری ڕەسوول الله بشکێ صلی الله عليه وسلم. نابێ هەیبەتی مامۆستای ئاینی بشکێ. وڕاستە من بەری پێغەمبەر صلی الله عليه وسلم حرمەتی هەیە، مامۆستای ئاینی حرمەتی هەیە ڕاست. بەڵام نا من خەفەتی خۆمم هەیە، خەفەتی جاه و مەقامی خۆمم هەیە. بەناوی دین و گەرەکمە بیشارمەوە جا زۆر پەستن ئەو کەسانەی بەناوی دین و تەکەببور ئەکەن، بەناوی دین و ڕیا ئەکەن، بەناوی دین و حەسەد ئەکەن. زۆر جار ئێمە زۆر شتمان هەیە حەسەد دواتری نەسەری، بەڵام بەناوی دین و ئەیشارینەوەها ئەگەر هۆشمان بە نەفسەوە نەبێت. ئەو کەسەی کە ئەڵێ من لە وەڵامی ئەڵێم نا من خەفەتی خۆم نییە، من ئەڵێم با هەیبەتی ئەم با بێئەدەبی بە عیلم نەکریە، بە قورئان نەکریە، بە مزگەوت نەکریە، ئەتوانێ وەڵامم بداتەوە. ئەو کاتە حەزرەتی عومەر قسەی ئەکرد، ژنێ قسەی پێبڕی، وتی چۆن بەحسی مارەی ئەکرد حەزرەتی عومەر، فەرمووی ئەشێ مارەی دیاری بکەیت، بڵین ئەو نەمارەیە لەوە زیاتر نییە. ژنێک دەنگی بەرز کرد، دای لەناو قسەی پێبڕیا، نەیوت قوربان ئیجازە هەیە من داوای لێبوردنم هەیە لە خزمەتتا، وەکو ئەم سەرۆکانەی ئەم زمانە نەبوو کە ناوێری لە بڕیا قسە بکەی. عەداڵەت بوو، عەداڵەت عومەر رضی الله عنه. هەر وا ئەڵێ دای لە قسەکەی فقاطع، ئەڵێ هەر مەسەڵەن مقاطعەی پێکرد، قسەکەی پێبڕی. فەرمووی هەستاوە فەرمووی ژنەکە چۆن ئەتهەوێ شتێک دیاری بکەی کە خوای تەعالا دیاری نەکردووە؟ کتاب الله مەهری دیاری نەکردووە مارەی، تۆ چۆن دیاریەکەی؟ حەزرەتی عومەر بڕێک چوو بە بیرە مەکسەی کرد، فەرمووی أصابت امرأة وأخطأ عمر. ژنێک پێکای عومەر هەڵەی کرد. حەزرەتی عومەر بۆ نەیوت چۆن تۆ خەلیفەی مسلمانان ئوبوهەتی ئەشکێنی؟ تۆ میحرابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئوبوهەتی ئەشکێنی؟ چۆن تۆ ئەدەی؟ ئەمەش بەمعنای ئەوە نییە خەڵک فێر ببن ئادێ بە ئەچی لە جمعەدا بدەین بە ناو تاری مامۆستای ئاینیە قسەیان پێ بکەن، خواهشتان لێ یەکەم تەمەنا ئەەکەم کە خراپ لە شتەکە تێنەگەین. ئینسانی بە ئەخلاق و بە بیر ئەو بیرانە ناکاتە، ئەو سوء ئیستفادە ناکات. مەبەستم ئەوەیە خۆمان لە هەموو کاتێکە بەرپرس لە بەرابەری نەفسەوەدا بنین کە دیارە ئەمە تەکەببورێکە، کیبرێکە لەویا خۆشاردراوە. ئینسانێک کە خۆی گەورە گرت و تەکەببور بکە حتمما تووشی ڕیاش ئەبێ. ئەزانی بۆ من کاتە خۆم گەورە ئەگرم بەسەر کەسانێکە خۆم گەورە ئەگرم. بۆچی خۆم گەورە ئەگرم؟ چونکە پێم سەختە خەڵکی ئەو ببینن من نەبینن، پێم سەختە خەڵک تاریفی ئەو بدەن تاریفی من نەدەن. ئەم شتە زۆرتر لەناو هاوسینفە، مامۆستا بۆ مامۆستا، معلم بۆ معلم، وستا بۆ وستا، نازانم زانا بۆ زانا، و هەموو شتێک لە بواری خۆیان، هەموو کەسێک لە بواری خۆیان تووشی ئەمە ئەبێت. پێم خۆشە بمبینن، پێم خۆشە تەواشان بکەن. کاتێک خۆ بڕێک تەواشان مەکەن، بڕێک تەواشان نەکەن. قاعدەی دنیا ئەوایە، هەموو کەس مشتری خۆی هەیە، هەموو کەس بازاری خۆی هەیە. کابرایەک دانیشێ توزانم هەر سحر و شعبەدەیە دروستەکە درۆ دەرەسێ، جەماعەتی هەر ئەچنە لای، هەموو کەسێک مشتری خۆی هەیە. کاتێک تەواشای ئەوانەی کە تەواشام ئەکەن چەپڵەن بۆ لێ ئەدەن، کیبرەکەم زۆرترەکەن. ئەوانەی کە چەپڵەن بۆ لێ نادەن، تەواشای من ناکەن، ئەبنە هۆی دروستبوونی حەسەد، ئەبنە هۆی دروستبوونی حەسەد، و ئەبنە هۆی ئەوە کە من حەسەد پێ بکەم. کیبر، ڕیا، حەسەد، ئەم سیانە هەن بەیەکەوە. لە ئەمەشە کە ئێڵم تەواوەکەی لە ئیحیا و خەریکم کورتی ئەەکەمەوە، پوختی ئەەکەمەوە لە حەزرەتی غەزالی و نەقلی ئەەکەم لە بابی مهلکاتە لەویا ئەمراڵانە بۆ ئێمە شی ئەکاتەوە بەحسیان ئەکات. تەواشاکەن هەمووی لەکوێوە هات. ئەگەر بین تەواشا بکەین، ئیسا ئێمە دووبارە دینەوە بەحسی کیبر و ڕیا و حەسەد ئەکەین. هەم ئیسا هەم هەڵقەی داهاتوو وەختمان خەریکە بەرەو کۆتایی ئەچێت و وتمانەشی بە سورەتێکی عەمەڵی بڵین باشە چۆن دەرمانیان بکەین. جارە بەر لە هەموو شتێک چۆن ئەمراڵەکان بدۆزینەوە. ئەشێ تۆ لەم نمونە فێر ببی بۆ باقی نەخۆشینەکانی تر، بۆ باقی نەخۆشینەکانی تر. مەرەزەکە لەکوێ دۆزراوتمان؟ بایبوونە بەخۆ. ئەم جار دوو دانە لەقی هەیە، ینی ئەم مەرەڵانە ئەوە دوو دەسە لەسەر دووشت هەستاوەتەوە. دەستی ئەوەڵی بایبوونە بەخۆ، دەستی دووەمی ئیلتیفاتە بۆ خەڵک، خۆ گەورەکردن بەسەر خەڵکە. پێت خۆشە خەڵک بتبینن و حسادەت هەیە بە خەڵک. کولن بەحسی خەڵکە دووشتە. یەکێک ئەوەی کە بایی ئەبی بەخۆت، عجب وتمان پێ ئەڵێن عجب. یەکێک ئەوەی کە ئیلتیفاتت بۆ خەڵک هەیە، کە ئەمە ئەسڵی حەسەد و ڕیا لێرەدا لە کیبریشا هەروەها. خب ئێمە باقی ئەمراڵەکانی تر لەویا ئەشی بدۆزینەوە. کاتێک تۆ لە تەسەڕوفێکدا، کاتێک لەگەڵ نەفرێکە ئەجۆڵیتەوە، نەفرێک دقت کە نەفرێک لەگەڵ نەفرێکە ئەجۆڵیتەوە، ئەو نەفرە عیبێکی هەیە و تۆ گەرەکتە بە نەفرێکی تر ڕەفیقی خۆی بڵی فلانە کەس دەستی کەجە، مەسەڵەن
دەسی کەجە زۆر دەسی سالم نییە ئەمین نییە. خب شاید ئەرکت بێ شاید ئەرکت نەبێت لە بڕای وەختە ئەرکتە لە بڕای وەختە ئەرکت نییە. ئەگەر ئەرکت نەبوو ئەوە لە یە ئازاب بزانە بە تۆ حقد ها لە سینەتا ئەو نەخۆشینی حقدت هەیە نەخۆشینی کینەت هەیە. ئەگەر کارەکەت دروست بوو کاتێک کە ئەیڵی چه هەستێکت هەیە ئەوە هەستەکەی نەفەرەکەت چزاندا بە جۆرێ وەکو بڵی حەزێکت کرد وەکو لە جلسەی پێشودا وتمان دیسان هەر حقدت هەیە. بەڵام وەختی وا هەیە پرست پێ ئەکەن المستشار مؤتمن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بەدڵ پێت ناخۆشە های لەو موقفەدا کە مەجبوری ئەوە بڵێ بەدڵیش پێت ناخۆشە کە فڵانە کەس ئەو کێشەیە هەیە و بەدڵێکی صاف ئەتوانیت پاڕی تۆ لە خوا یا ڕەبی خوایە بە قدرەتی خۆت بە ڕەحمەتی خۆت ئەو کێشەیە بەرتەرەف کە و ئەم قسەی منی شەمەی کە بە عەزاب بۆ من بۆ ئەو بۆ ئەم ڕەفیقە بیکە بە ڕەحمەت بۆی بە عیبارەت و ئەدەبیاتێک کە نەخۆت قەرزارکەی نەتەرەف مەدیونکەی شتەکە ئەڵی زۆریان فەرق ئەم سێ مەقامە کەواتە لە هەموو تەسەڕفێکمانە ئێمە ئەتوانین بەدەست بێنین کە ئایا کیبرمان هەیە حقدمان هەیە کینە و بغزمان هەیە ڕیامان هەیە بۆچی چونکە وتمان ئەمانە شتانێکیان هەیە شتانێکن ظاهری شتانێکن مەخفی. عرضم کردی لە کیبرا میسالم هێناوە وەتی لە ڕیادا وەختی وایە ڕیای واضحە زۆر واضحە یعنی من ئەسڵن کارێکەکەم حەزەکەم ببینن ئەسڵن جۆرێکەکەم کە ببینن ئەوە ئەسڵی ڕیایەیتر لەوە واضحتر نییە. بەڵام ڕیا هەیە مەخفیە ڕیا هەیە مەخفیە ڕیا هەیە مەخفیترە هەیە زۆر مەخفیترە بۆی نەفس سەختە تەفتیشی بکەیت. ڕیا هەیە وتمان بڕێک مەخفیە من حەز ناکەم ببینن ئەشمە دیوێک دەسەکەم بە نوێش خوێندن حەز ناکەم ببینن بەڵام کاتێک نەفرێک درگاکە ئەکاتەوە لە دڵۆ شوێنێکی دڵم هەیەوە پرتەکەیەک ئەکات حەزی پێەکە ئیشتە هەر دەرگیری ڕیا. بۆچی وتمان ئەم شتانە چیە ئیلتیفاتە بۆ خەڵکت بۆ مهمە تۆ کە لە دەرمانەکە یاشی بڵین چی بکەین یعنی هیچ هەر ڕیایەکی مەخفی هەیە. ڕیا هەیە لەوە مەخفیتر نەفسم نایە بڵێ وەرە ئەو کارێ بکە بە خەڵکی بتبینن بڵێ نەهۆشت بێ مەبادا کارێک بکە خەڵکی خەڵک گرنگ نییە کارێ بکە خوا بتبینی چونکە ئەگەر تۆ بۆ خوا کردت خوا سرت ئەخا لە دنیادا وەخوا بەرزت ئەکاتەوە ناو خەڵکە. کیبرێکمان هەیە ئەڵێ خۆت زل بگرە بەسەر خەڵکە بەڵام کیبرێک هەیە ئەمە هەم کیبرە هەم ڕیایە ئەڵێ خۆت بچکۆلە بگرە چونکە هەر کەسە خۆی بچکۆلەگرت خوا گەورەی ئەکا ئەم کیبرە ناشرینترە لە ئەو کیبرەکەی تر خۆت بچکۆلە بگرە بۆچی خەڵک حەز ناکەن بە ئینسانی متەکەبیر خۆت کەم بگرە کاتێک کە خۆت کەم گرت خۆی تەعالا بەرزت ئەکاتەوە های بە شوێنی کیبر و هیچتا نەفس نەیتوانی سەریح شتەکەی بەدەست بێنێ ئەم جار چووە لە دەرگای نەسیحەتەوە تێتە ناوە ئەڵێ وشت بێ ڕیا نەکەی ڕیا بکەی خوا ئەتشکێنێ لە بەرچاوی خەڵکە ئەتشکێنێ نا بۆ خوا کار بکە باخوا بەرزت کاتەوە لای یەکێ بەرزت کاتەوە لای خەڵکە دیسان هەر ڕیایە. بۆیە تەئکید دەکەین کە ئەم بابەتی نەفسە فەوق العادە گرنگە و بۆیە ئەڵین تەنیا کەسێک ئەتوانێ خەریکی ئەم و ئەو بێ خەریکی نەفسی خۆی نەبوو بێ و ئەم جار گەورەتر لەمانە عەرزکەم لە خزمەتتانە هەر کەسێک بە دیقەت خەریکی پشکنینی نەفس بوو و خەریکی ناسینی نەفس بوو خۆی تەعالا بەهرەیەکی پێئەدا بەرەکەتێکی پێئەدا لە هەموو شتێکە هەر باسی نەفسە بینێ لە هەموو شتێکە ڕەزایەتی خوا بینێ. دقت ئەکەن بۆ میسالی غەزالی کە بە لێبوردەیەکی زۆرە دیسان عەرزەکەم ئەو میسالم هێناوە میسالی خۆپاکردنەوە غەزالی ئەو میسالەیە چۆن هێناوەتەوە پێتان وایە غەزالی ئەو نەخەریکی نەفسە لە هەموو شتێکە فقط ئەو شتە ئەبینێ يعني لا همو بابتك فقط هالو بابتك حسدي شروع حسد هي واضحة أصلا كابراء بيني هر حزي بيناكي طالما خب نفسي إنسان جيرة يعني وبجورك لقل إنسان تاكا كعيب بوتو بلي والله من حزناك فلانك السيارة هي خانويكي باشي هي علمي هي بوجورناك بشي واضح كيتر من مثلا مني ما مصي عيني ما مصيكي عيني هي لمن باشتر نفس مناي بلي حسادت بك بأو الله والله أخو من حزك مخويت على بهري بداوة بلام زرفيتي أو علمينية بلام خليك خلق قمراك كابراي دولة من فريك دولة من نايجي من داخل ليديك أو الثروة ساماني هي الله بخواله بياوي أو شتني آخر لو للرجال باشا صار فيناك ما الحسده بلام بلاوي دول صوص يوعيك خب أما أمثالي أما زور اللي رجتكات من تواو أبيت إما أبي أم جارداني شينو لصار علاجي أمانة باشا تشيبكي بس أمهمو أمراضه براسي أو نا درد زورة
ئەو نەمەرە زۆرە ئەی پیا بۆ عیلاجیان چی بکات ئەوەی بڕێک لە وەڵامی ئەمە لە جلسەی داهاتووە إن شاء الله أدينا بإذن الله تعالى. أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.